هەناردەکردنەوەی نەوتی هەرێم لە نێوان ئابووری سربەخۆ و بەرژەوەندی عێراق و موچەی فەرمانبەراندا. هەرچەندە لە دوای ڕاگررتنیەوە لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراقیش هەوڵی بەردەوام هەیە بۆ دەستپێکردنەوەی، بەڵام تاوەکو ئێستا هەناردەی نەوتی هەرێم بۆ دەرەوە دەستی پێ نەکردوێتەوە. هەوڵەکانیش لەلایەن هەردوو لاوە هەم لە عێراق و هەم لە تورکیاشەوە بەردەوامە، تاوەکو ئێستا بێئەنجام بوو. نزیکەی 4 مانگە بەهۆی بردنەوەی سکاڵایە کە لە دادگای ناوبژیوانی پاریس دژی حکوومەتی هەرێم تۆماری کردبوو، حکوومەتی عێراق هەناردەی نەوتی هەرێمی کوردستانی ڕاگرتووە. بەهۆیەشەوە هەرێم و عێراق ڕۆژانە زیانێکی گەورەیان بەردەکەوێت. بۆ کەمکردنەوەی زیانەکانی هەناردە نەکردنی نەوتیش ماوەی چەند ڕۆژێکە بەشێک لە نەوتی هەرێم بۆ پێداویستی ڕۆژانەی ناوخۆی عێراق بەکاردەهێنرێت. هەر لە سەرەتاشەوە هەرێم زۆر بە توندی لە دژی ئەمە بوو، چونکە دەیوت ناکرێت نەوتی هەرێم ببرێتە عێراق و بکرێتە سوتەمەنی و بە نرخێکی زۆر کەم بدرێتەوە بە هاوڵاتیانی عێراق، خەڵکی هەرێمیش بە نرخێکی گران بەنزین و نەوتیان دەست بکەوێت. هەرچەندە لە سەرەتاوە ئەو بەکارهێنانە بۆ ناوخۆ وەک ڕێگا چارەیەکی کاتی پێشنیاز کرابوو، بەڵام لە ئێستادا و بەپێی ئەو گفتوگۆیانەی کە لە دوای دەرچوونی یاسای بودجەوە دەستیان پێکردوێتەوە وا دەردەکەوێت حکوومەتی عێراق تا ڕادەیەکی زۆر بێباک بێت لە دەستپێکردنەوەی هەناردەی نەوتی هەرێم بۆ دەرەوە، چونکە لە یاسای بودجەدا پەسەند کراوە کە نەوتی هەرێمیان هەناردەی دەرەوە دەکرێت یاخود بۆ پێداویستی ناوخۆ بەکاردەهێنرێتەوە. واتە ئەگەری هەناردەکردنەوەی نەوتی هەرێم بۆ دەرەوە لاواز بووە. لەلایەکی ترەوە فازل نەبی بریکاری پێشووتری وەزیری دارایی عێراق باس لەوە دەکات بەپێی یاسای بودجە لە ئێستادا نەوتی هەرێم موڵکی حکوومەتی عێراق و هەموو داهاتەکەی دەچێتەوە دەست بەغدا، چونکە ئەوەش نەماوە داهاتی نەوتی هەرێم بچێتە حساب بانکیەک و سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان بیجوڵێنێت. بەپێی زانیاریە ڕۆژنامەوانیەکان لە کاتی گفتوگۆی شاندەکەی هەرێم کە دوێنێ لە بەغدا بوون، حکوومەتی عێراق سوور بووە لەسەر بەکارهێنانی نەوتی هەرێم بۆ ناوخۆ و شاندەکەی هەرێمیش پێداگیریان کردووە لەسەر ئەوەی مادام هەناردەی دەرەوە ناکرێت کەواتە بۆ ناوخۆی عێراقیش بەکارنێت، تا ئەو کاتەی بۆ دەرەوە ڕەوانە دەکرێت. بەشەیەک لە چاودێرانی سیاسی و ئابووریش ئەو بارودۆخە وەک شکستێکی گەورە تەماشا دەکەن بۆ هەرێم. بۆ پێی لە ئابووری سربەخۆوە گەیشتووەتەوە ئەوەی کە گفتوگۆ لەسەر بەکارهێنانی نەوتەکەی بۆ پێداویستی ناوخۆی عێراق بکات. ئەو کات گرنگترین داواکاری هەرێم لە بەرامبەر ڕادەستکردنی نەوتدا کە موچەی فەرمانبەرانە هێشتا لە عێراقەوە گەرەنتی وەرنەگرتووە و هەر مانگە و بە شێواز و میکانیزمێک پارە ڕەوانەی هەرێم دەکرێت. دیار نییە لە ئەگەری بەکارهێنانی نەوتی هەرێم بۆ پێداویستی ناوخۆ حکوومەتی عێراق هەمان بڕی پارەت دەنێرێت کە لە یاسای بودجەدا لەسەری ڕێک کەوتون یاخود نا.